ئەمڕۆ دوای هاتنەوەی کتێبی دیداری کولتور و ئەدەبی هەورامان بۆ ساڵی سێهەم کتێبەکە لە چاپخانە هاتەوە کۆی ئەو توێژینەوانن کە بۆ دیداری ئەم ساڵ کە ساڵی سێهەمە بەشدارە بن لە دیدارەکەیە کراوە بە کتێبێکی نازدار و ئێزگار جواب بە دیزاینێکی سەرنجڕاکێش کتێبەکە پێشکەش بە کاک دکتۆر تاها ڕەسوڵەکەم کە بەڕێزیان هەم خاوەنی بیرۆکە و هەم پشتیوانی گەورەی ئەم دیدارن لە ساڵی یەکەمەوە تا ئێستا کە بەڕێزیان لەبوونە بێگومان ئەم دیدارە سەری ناگرت یا نەمانەتوانی بەڕێوەی بەرین. ئەمە کتێبی ساڵی یەکەمە و ئەمە کتێبی ساڵی دووهەمە و ئەمەش کتێبی ساڵی سێهەمە. ئێمە لە خەونێکی ساد و سەرەتاییەوە دەستمان پێکرد ئەوە 3 ساڵە بەردەوامی لەم دیدارە کە خزمەتێکە بە ئەدەب و فەرهەنگ و کولتوری هەورامان. من وەک سەرپەرشتیاری دیدارەکە داوا لە بەڕێزیانەکەم کە بەردەوام بێ لە پشتیوانی کردنمان بۆی بتوانین ساڵانی داهاتووش ئەم دیدارە بەڕێوە بەرین و بێتە دیایەکی ئێمە بۆ ناوچەی هەورامان. زۆر زۆر سوپاس کاک دکتۆر بۆ پشتیوانیەکانت و ئەمەش کتێبەکەی پێشکەش بۆ بەڕێزەکەم. زۆر زۆر سوپاس. دوو ڕۆژی تر واتە ڕۆژی سێشەممە دیداری سێهەمی هەورامان بۆ هەورامێ بەڕێزەکان بۆ کوردە ئەدەب دۆستەکان بەڕێوە دەچێت کە ئەمە سێهەمین ساڵە بە هیممەت و جوامێری مامۆستا شاخەوان ئەو دیدارە بەرەکەتە بەڕێوە دەچێت. هیوادارم هەتا ئاسمانی شینی کوردستان و هەورامان ساماڵ بێت بێ ڕتوش بێت ئەو دیدارە بەردەوام بێ. هیوادارم بتوانین قەرزی ئەو نیشتیمانە ئەو هەورامانە بدەینەوە کە لای من ئەمەندە شوێنێکی ئازیز و دڵگیرە وەکو هەموو شوێنە پیرۆزەکان لە ناو دڵما هەڵم گرتووە. هیوادارم هەموو هەورامێک هەموو کوردێکی بە شەرەف خاک و نیشتیمانی خۆی لە دڵا بپارێزێ بۆ ئەوەی لەم ژیانە کە بەڕێ ئەەکەین شتێک بەجێبێڵین و زیای بکەین نەخۆمان زیابین. جارێک کە دەست خۆش زۆر سەربەرزم پێێتەوە مامۆستا. هیوادارم وەکو ئەم سەربازەبوونە خزمەتی ئەم نیشتیمانە ئەم خاکە ئەم مرۆڤ و مرۆڤایەتی بکەین. زۆر سوپاس.